ساڵتان لەبێت بینەرانی کورسات نووسم ناوڕۆ تۆفیقم لە ئەڵقێبشەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر هۆکارەکانی گرانبوونی نرخی شتومەک لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی. دوابەدوای ئەوەی کە نرخی دۆلار بەرز کرایەوە و لە بەرامبەریشدا نرخی دیناری عێراقی دابەزێنرا تا ڕادەیەک نرخی زۆرێک لەو کەلوپەلوشمەکانی کە دەهاتە هەرێمی کوردستانەوە گرانبوونێکی زۆری بەخۆوە بینی، چونکە ئەو کەلوپەلانی کە دەهێنرێت لەلایەن بازرگانەکانەوە بۆ هەرێمی کوردستان لە دەرەوە بە دۆلارە کڕێ. دوجار کە دێتە هەرێمی کوردستانەوە ئەم دۆلارە دەشکێنرێتەوە بە دیناری عێراقی. ئێستاش ئەمڕۆ نرخی دۆلار لە هەموو ڕۆژ زیاتر بەرز بوو، گەیشتە زیاد لە 148,000 دیناری عێراقی. کاتێک کە نرخەکە بەم شێوە دەشکێنرێتەوە ئەو کات نرخی هەر کەلوپەلێک کە دێتە هەرێمی کوردستانەوە بە گران دەگاتە ئێرە و ئەو کات بە گرانیش دەکەوێتەوە لەسەر هاوڵاتیان و کڕیاران لە هەرێمی کوردستاندا. هۆکارەکانی پشت بەرزبوونەوەی نرخی کەلوپەل و شمەک و کاڵاکان لە هەرێمی کوردستان تەنها بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزانی نرخی دینارە یان هۆکاری دیکە هەیە لە پشت ئەمەوە؟ ئەگەر هۆکاری دیکە هەیە، حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگارەکان و لێژنەکانی قایمقامیەت لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان چۆن ئەتوانن ڕێکارەکان بگرنە بەر بۆ بەرگرتن بەوەی کە نرخی کەلوپەل و کاڵا و شمەکەکان بەو ڕادە زۆرە بەرز نەبێتەوە و هاوڵاتیانیش زەرەرمەند نەبن، بتوانن ئەو کەلوپەلانی کە دەیانێت ڕۆژانە دەستیان بکەوێت. لە ڕابردوو ئەگەر ئێمە کەلوپەلێکی سادە ئەگەر بۆ نمونە ئەم قەڵەبمان لە بازار بە 500 کڕی بێت، ئێستا تا ڕادەیەک بۆ بە 1000 دیران، کەواتە نرخی کەلوپەلەکان هێندەی ئەوەی کە لە ڕابردوودا هەبوو چۆتە سەری. هەرێمی کوردستان ئەتوانێت ڕوبەڕووی بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەکەکان بێت بە حکمی ئەوەی کە ئێمە وڵاتێشین تەنها ئەتوانین لە دەرەوە کاڵا و شمەکەکانمانەوە دەست بخەین، پێداویستیەکانی یاخود بەرهەمی ناوخۆمان پێداویستیەکانی خۆمان پڕ ناکاتەوە. ئەو ڕێکارانە چین کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بیگرێتە بەر. لیژنەکانی قایمقامێت دەتوانن چۆن بەربگرن بەم هەنگاوی کە زۆرێک لە بازرگانەکان قۆستیانەتەوە بۆی کە تا ڕادەیەک نرخەکان لەسەر هاوڵاتی زیاد بن. سەرپێچیەکان کە دەکرێت لیژنەکانی قایمقامێت چۆن ڕوبەڕوویە بنەوە، ئەمانە بنە ڕێگر بەوەی کە نەتوانێت نرخ زیاتر بەرز بکرێتەوە، یاخود پلانی ئابووری چییە و چاکسازی ئابووری چیە لەم بوارانەدا کە بتوانێت هاوکار بێت بۆ هاوڵاتیان کە نرخی کاڵا و شتومەکەکانیان لەسەر زیاد نەبێت. ئەم شەو گفتوگۆکەین لە بەرنامەی پانۆراما لەسەر ئەم بابەتە و کۆمەڵێک تەور و پرسیاری دیکە بە میوانداری هەیەک لە میوانە بەڕێزەکانم کاک لەشکر حەمید سەرۆکی لێژناو بەشەکانی قایمقامێت لە سلێمانی کە لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێر بی. کاک لەشکر سوپاس دەکەم. هەروە کاک فەرهاد کاکەیی شارەزای ئابووری کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە. کاک فەرهاد جەنابیشتان بەخێر بن، سوپاس دەکەم. ئەگەر سەرەتا لە کاک لەشکرەوە دەست پێ بکەم بە ڕوخسەتی جەنابەت کاک لەشکر، ینی کۆمەڵێک هۆکار هەنەوە دواتر لەگەڵ کاک فەرهاد کاکەی باسی یەکەم چکە و بەڕێزیان شارەزای ئابوورین وەکو ئاماژەمان پێدا لە پشت بەرزبوونەوەی نرخی کاڵا و شتومەکەکانن. بەڵام ینی ئەمێ لەوە دەست پێ بکەم جەنابتان وەکو سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێت لە سلێمانی دیاردەی بەرزبوونەوەی نرخەکان ئەبینن بۆ شێوەی کە ینی لەسەر هاوڵاتی زۆر بکەوێتەوە یا چۆنە ئێوە تەماشای بابەتە؟ دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردنێن بابەتە دیارە بە دڵنیاییەوە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار ڕاستخۆ کاریگەریە بۆ لەسەر بەرزبوونەوەی هەموو کاڵاکان، چونکە بەداخۆ بەشێکی زۆری ئەو بەرومانەی کە لە هەرێمی کوردستان ساغەکرێتەوە توانم بڵێم لە سانەوەتی زیاتر لە بازارەکانی دەرەوەیە، ئەویش بە دۆلارە کڕێ، واتە هەموو بەرومێکی کێتە هەرێمی کوردستانەوە لە سا 20 بۆ 25 بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی کە کاریگەر ڕاستخۆیە لەسەر بەرهەمەکان. دیارە ئەمەش ڕنگدانەوەی هەیە لەسەر هەموو کەلوپەلێک. بۆ نمونە وەکو بەڕێز ئاماژە پێکرد لە ڕابردووە ئەگەر فەردێک ئاردیان فەردێک برنج بۆ نەفەردێکان لە ڕابردووە ئاردی تورکی لە 25,000 و 24,000 بۆ ئێستا ئەمڕۆ لە بازارەکانە کە چاودێری بازرگانی نرخی وەرگتووە 35,000. ئەمەش ڕاستخۆ پەیوەندی هەیە بۆی کە نرخی دۆلار بەرز بووە. بەڵام ئەتوانم بڵێم هۆکارێکی تریش هەیە بێجگەلەوەی کە نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەرز بووەتەوە. حکوومەتی عێراقی بە شێوەیەکی سەرتاسەری باز لەسەر هەموو ئەو کاڵا و کەلوپەلانە زیاد کراوە کە داخلی هەرێمی کوردستان و عێراق بن. ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی تر وە هەر بەهۆی نرخی دۆلارەوە توان بڵێم کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکان کردو. بۆ نمونە ئەو سارانەی کە کاری گواستنەوەکەن بەهۆی بەرزبوونەوەی نرخی بنزین بەهۆی دۆلارەوە، ئەویش ڕاستخۆ کاریگەریە لەسەر بەرزبوونەوەی نرخی کاڵا و خۆراک و شتومەکان. بەڵام ئەتوانم بڵێم هەندێک جاریش وەکو بەڕێز ئاماژە پێکرد قۆرەخکاری تیان ڕووەیە. ئێمە کاری ئێمە ئەوەیە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامێت سلێمانی
کە ڕۆژانە هەموو ئەو نرخانە لە ڕێگەی چاودێری بازرگانی سلێمانی و بۆمانێت چاودێری وردی بازارکەین ئەوەی کە پەیوەندی بە بەرزبوونەوەی دۆلاری دۆلار بەرامبەر بە دیناری عراقیەوە دیارەوە لە دەسەڵاتی ئێمانیە و لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمیشانەیە شتێکی مرکزیە و کە سەر تاسەر عێراقی گرتوێتەوە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بازرگان و شوێنەکانەوەی ئەو ڕوبحی کە ئەیکەنە سەر کاڵاکانیان ئێمە بە وردی چاودێریەکەین بەپێی ئەو ڕسومات و ئەو مەساڕیف شتێک کە ئەکرێت لە ڕێگەی چاودێری بازرگانی و ئێمە ئەگەر نرخ لەسەر هاوڵاتی گران بکرێ ئیجراتی یاسای لەگەڵ شوێنە ناکەین. دەست خۆشکاک لەشکردێمەوە خزمەت جەناب بە دیاریکراوی بۆ ئەو هەنگاوانی کە ئێوە گردوتانەتە بەر بۆی کە نرخ زیاتر بەرز نەبێتەوە لەسەر هاوڵاتی سوپاس دەکەم بەڵام دواتر کاک فەرات کاکەی شارەزای بواری یابووری ینی وەکو کاک لەشکرا مەژەی پێدا ئێمە لە 190 کاڵاکان لە دەرەوەمان دێەوە هۆکارێکی دیکە بەرزکردنەوەی نرخی دۆلار لە بەرامبەر دیناری عراقی و هۆکارێکی دیکەش زیادکردنی باجە لەلایەن حکوومەتی عراقیەوە بۆ سەر و کاڵانەی کە هاوردە دەکرێن بۆ هەرێمی کوردستان ئەمانە هۆکارن و فاکتەرن لە پشت بەرزبوونەوەی نرخی شتومەک و کاڵاکان لە بازارەکانی هەرێمی کوردستان و عراق. بەڕێستان وەکو شارەزایەکی بواری ئابووری ئەم بەرزبوونەوەی نرخی کاڵا و شتومەکە بە ئاسایی ئەبینن یاخود نەخێر لە پاڵ ئەو هەنگاوانی کە نراوە وەکو ئاماژەم پێدا ئەمەش ئاساییەکە ئێستا بەرزەوەتەوە نرخەکان. زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەران بۆ ئەم هەلەکە داوتان بۆی هەندێک بابەتشی بکەینەوە کە مۆزوعکی زۆر گرنگی ئەم ڕۆژی بازاڕە کە نرخی شتەکان گران دەبێت. خۆی دوو هۆکاری سەرەکی هەیە هۆکارێکی هەیە کە ڕەبتی بە حکوومەتەوە و هەندێکی دەتوانێت حکوومەتی خۆمانە حکوومەتی عێراقی و هەندێکشی هەیە کە ڕەبتی بە وەزعێکەوە هەیە لەم منطقەیە کە تقریبا لەژێر کۆنتترۆل نییە باسی هەرێم ناکەم من باسی عێراقەکەم بۆ نمونە لە هەرێم ئەو لیژنانەی چاودێری نرخێ وەکو کاک لەشکری میوانی بەڕێستان باسی دەکات چاودێری بازار دەکەن بۆی ئەمە لە جانبە عێراقێکە بەدی ناکرێت بۆ نمونە لە کەرکووک بەولاوە ئەمە ئەگە هەش بێ سستە وەکو لای ئێمە ئەکتیڤ نین. خۆی ئەوەی کە لە عێراقە بانکی مرکزی کردوێتی نرخی گران کردووە بە ناچار بووە بۆ زیادکردنی نرخە بۆ ئەوەی وەکو چۆن موچە ئێمە لە هەرێم موچە دەبڕین ئەوان موچە بڕینێکی غیر مباشرە بۆ ئەوەی خەڵک نەبێتە کێشەیان ئەم بڕیاریانداوە بەڵام بڕیارەکە لە ڕوویکی ترەوە هەڵەیە لەبەرەوە ئەم بڕیارە بۆ وڵاتی کۆکو تورکیایان بۆ وڵاتی کۆکو ئێران کە پشتومەکی ناوخۆی خۆی دروستی دەکات و بۆ دەرەوە دەینێرێ ئەمە هەنگاوێکی باشە چکە وا دەکات خەڵک شتی لێ بکرێت بەڵام ئەمان هیچ شتێکیانە تەنها نەوتیانەیە. خۆشببختانە هەرێم لە ڕووی ئەوانەوە لە ڕووی پیشەسازیەوە باشتر بۆ نمونە ئێمە معمەلی مریشکمان هەیە معمەلی علەفمان هەیە زۆر شیترمان هەیە ئێمە لێرەکە لەو جانبە ئێمە لە پێشترین بەڵام هۆکارێکی تر هەیە ئێمە نین ئەوانن بۆ نمونە زەیت لە لای ئێمە بە 1000 دینارە لە بەغدا بە 3000 کەوا دەکات بازرگانەکانی ئێمەیش یان بازرگانەکانی عێراقی بێن لە هەرێمەوە بکڕن بیبەنەوێ ئەمە ناڕاستەخۆ تەسیر لە بازارەکەی تۆ دەکات چکەم لەوێ نرخەکە گرانە نرخەکە لەوێ چاودێری نیە نرخ گران دەبێت وا دەکات بێت لێرەوە شت ببات بۆ ئەوێ ئەگە تۆ سەیری بازار بکە ئێستاکە و برادران ئەوانەی لەو مەجالە ئیش دەکەن دەبینن عکسیە لە هەولێر و سلێمانی و لە دهۆکەوە بەرەو ناو حکوومەتی عێراقی دەچێت لە کاڵا و شتومەکەکان ئەمە شوای کردووە کە نرخی بازار بە هەمان شێوە گران ببێت. کاک فەراد ئەو کاتەوە ناکات ینی چوونی ئەم کەلوپەل و پێداویستیانە کە لای ئێمە ئەچێتە خوار و ناوەڕاستی عراق ینی هۆکارێکی زیاتر بێ بۆی کە نرخەکان لەسەر هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەرزتر بنەوە ئەگەر وابێت ینی ڕێکارەکان لە ڕووی ئابووریەوە چییە کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی بیگرێتە بەر بۆم بوارە. ئێمە ئەوەی کە جەناب دەزانی ئەم حکوومەتە حکوومەتی هەرێم لە ڕووی خاڵە سنووریەکانەوە لە ڕووی بازرگانە گەورەکانەوە کە دێت چاودێریکی تەواوی دەکات ئەگەر جەنابتان و بینەرانیش دەزانن لە فترەی کۆڕۆنا کە هەندێک بازرگان ویستیان بازارەکە بقۆزنەوە حکوومەتی هەرێم وتی نەخێر هەموو شتێک هەیە و دەواازەکان کراوەیە و هەنگاوی باشیانیان لە کاتی کۆڕۆنایە چ گران نەبوو کە بازار و کەرنتین بوو لە هەموو جیهانە چ گران بوو لە ئێمە لە لای هەرێم بۆ دەرەجەیە گران نەبوو بەڵام کێشەکە لەکوێیە نە لە بازرگانە گەورەکانە نە لە هاوڵاتیە لە بازرگانە مامناوەندەکانە کە ئەم شتە ڕوو دەدات کە ئەمە کۆنتترۆلکردنشی زەحمەت دەبێت ئەگە کاک لەشکری ئەو شایەتیان بۆ بدات ئەمانەی کە لە ناو بازارنین لە دەرەوەی بازانشت بە تاجرە بچووکەکان دەفرۆشن ئەوانە کێشن چکەم ئەوی لە بازارەکەی دەڵێ کاکە من بۆ سعرە کڕیومە ناتوانێت هەرزانتر بیفرۆشێ بەڵام بازرگانە مامناوەندەکان کێشەیە حەلی ئەم مۆزوعە بەڕەئی من ئەگەر ئەم باسی کوردستان بکەین دەبێ حکوومەت ببێتە منافسی بازرگانەکان لە بازار کۆمپانیایەکدا بنێت وەکو چۆن قەدیم لە سەردەمی
حکوومەتی عراقی کۆنە سوقی مرکزی هەبوو دەبێت حکوومەتی هەرێمیش بازارێکی وای هەبێ ببێتە منافسی بازرگانەکان بۆ ئەوەی نرخەکە دابگرێت و دەبێتە داهاتێکیش بۆ ئەوەی خەڵکی زۆر لە هاوڵاتیانی ئێمە وەکو کارمەندێکی حکوومەت لەو بازارانە ئیش بکەن و منافسی بازرگانەکان بکەن. زۆر باشە دەست خۆش کاگێ فەرهاد دێمەوە خزمەت جەنابەت سوپاس دەکەم کاگێ لەشکریانی کاگێ فەرهاد خاڵێکی گرنگی وروژانیانی ئێوەش تا ڕادەیەک ینی زانیاریتان هەیە لەوە بۆ نمونە کاتێک کە کاڵاو شتومەگێت لە وڵاتانی دەرەوە بۆ هەرێمی کوردستان دیارە نرخەکە لێرە لە چاو ناوەڕاست و باشوور فەرقی هەیە ئەمانە بازرگانانی خۆمان یاخودی ئەوان دێنم کاڵایەنە دەبنە ئەوێ ئێوە چیتان کردو بۆی کە ڕێگری بکەن لەما بۆی کە زیاتر نرخ بەرز نەبێتەوە لە هەرێمی کوردستان لەسەر هاوڵاتیان یانی شتی وا هەیە کراوە ئەمە بەڵێ بە دڵنیاییەوە ئێستا بۆ نمونە ئارد لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی بەبێ ڕەزامەندی ئیداری مرکزی پارێزگای سلێمانی ڕێگە نادرێت تەنها یەک فەردە ئارد لە سنووری پارێزگای سلێمانی بڕاتە دەرەوە بۆی کە نرخ لەسەر هاوڵاتی گران دەبێتە ئەو بەروم ئاردەی کە لە ناو سنووری پارێزگای سلێمانیە تەنها لە ناو سنووری پارێزگای سلێمانیا بێ ساغ بکرێتەوە ڕێگە نادرێت بچێت دەرەوە ئەوەی کە بە شێوازێکی ترانزیت دێجیایە لە سنوورەکانەوە بە ترانزیت دێتەوە گەزرێتەوە بۆ ئەوە ڕێگری لەوە ناکە نەگەڕانی خۆی ئەگەر بە ترانزیت بێەوە شتێکی عالەمیە نەک لە هەرێمی کوردستان لە هەموو جیانە بازرگانی بە شێوەی ترانزیت ڕێگری لە ناکرێت بەڵام ئەوەی کە بۆ هەرێمی کوردستانێت ڕاستە بە تەواوەتی وەکو ئاماژەی پێکرد ڕێگری نەکراوە بەڵام تا ڕادەیەکی باش ڕێگری کراوە بەڵام ئێمە کۆمەڵک وەمای خۆشحاڵی وەکو بەڕێزە ئاماژەی پێکرد کۆمەڵێ بواری پیشەسازیمان ئێستا لە پارێزگای سلێمانی کە توان بڵم بە بەراورد بە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیش یەکەم پارێزگای لە ڕووی پیشەسازیەوە کە ڕێژەیەکی زۆری کارگەی تایە کە بەرهەم دێنێ بۆن لە ئێستا بەرهەمی ساردەمەنی لە پارێزگای سلێمان بە تەواوی عێراق ڕواکەوەش مای دڵخۆشیە کە بەرهەمێکی خۆماڵی لە پارێزگای سلێمانی بەرهەم دێنرێ بەرهەمی ئاو مریشک پێگاتەکانی زۆری لە پارێزگای سلێمانیەوە کە ڕێژەیەکی زۆر بەرهەم دێنرێ و بە تەواوی عێراق نێنرێ و ئەوە کە لە ڕووی ئابووری لە ڕووی اقتصادیشەوە کاریگەری باش دەبێت تۆ لە ناو خۆی هەرێمی کوردستان بەرهەمەکە بەرهەم بێنرێ بە دڵنیاییەوە ئەبێ هەمومان پاڵپشتیەوەکەین کە بەرهەمەکە بڕات بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بۆی کە دراوەکە بێتە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیەوە جێگەی پاڵپشتیە بەڵام یانی منە یەک پرسیاریکە بکەم لەسەر بە تایبەتی بەرهەمی مریشک کە لە ناو خۆی خۆمانە بەرهەم دەێنرێت و لە ڕابردوو ینی بینیمە بەرهەمیشی باشمانە بۆ نرخەکەش تا ڕادەی لەسەر هاوڵاتی کەم بوو بەڵام ئێستا ئەگەر تێبینیتان کردی بۆ جەنابتان وەکو سەرۆکی لێژناوە بەشەکانی قایمقامیەت بەڕاستی نرخی 1 کیلۆ مریشک زۆر گرانە کاک لەشکر لە سلێمانی و لە کوردستان بەگشتی هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەی کە ئەڕات یا کەم بۆ تۆ بەحەق بەنسبەت نرخی مریشکەوە بەداخۆ برا جوتیارەکان ئەوانەی کە حەقلیان هەبوو لە ڕابردووە کە مریشکانە جوستیانەکە ناو حەقلەکانەوە بۆی مریشک بەرهەم بێنن بەردەوام زیانیانە کرد بۆی کە جوستەکانیان بەهۆی پلانێکی ڕێگوپێک نەبوو کە لێ کاتە هەموو بەرهەمەکانیان کەوتە بازار و نرخ زۆر دابەزی کە ئەمە زیانی هەبوو بەڵام بەڕای من دوو هۆکارە یەکەم ئەو کەسانەی کە حەقلەکانیان ڕێژەی کەم جوستیان تێکردویان هەمووی بە بەرنامە تێنەکراوە لە کاتێکا تێکراوە کە لە فترێکی زەمەنی کەمە جوچک نامێنێت لە مریشک نامێنێت ناو حەقلەکانە دووەمیشیان ئەو جوستکانەی کە داخلی هەرێمی کوردستانە بن باجێکی زۆری چۆتە سەر بە بەراورد بە ڕابردوو کە مەژێکی لە هۆکارەکان بۆ زیادبوونی نرخی مریشک وە هەر ئەو علەفەش کە ئەدرێ بە مریشکەکان ئەوەش بە هەمان شێوە نرخی گران بوو کە ئەمەش کاریگەریە لەسەر گرانبوونی نرخ بەڵام بەدڵنیاییەوە وەکو بەڕێز ئاماژە پێکرد پێویستە بە پلانێک بێت کە بەشی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی دابین کات دواتر ڕێگە بدرێت بچێتە دەرەوە باشە ئەو بەرهەمانی دیکە کە لە سلێمانی یاخود لە کوردستان بەرهەم دێت ئەوانە ئێوە چاودێریەکەن کە نرخەکەی هەروەکو خۆی بێت یاخود ئەوانیش نرخی زیاد کردووە لە دوای بەرزبوونەوەی دوای چکە هەندێک بابەت و کەلوپەلیان لە دەرەوە بۆیت ینی بابەتە سەرەتایەکان لێرە ئەمان بەرهەمەکە دروستەکەن بەداخۆ بۆکو باسم کرێسا لە کەرتی پیشەسازیشا لە هەرێمی کوردستان ئەو مادەوەلیانەی کەیت هەمووی لە دەروی وڵاتێت هەمووشی بە دۆلارێت بۆ نەساگەر سێری کارگەیەکی ماسکە یان کارگەیەکی بەرهەمێنانی ئاوکەی هەموو مادەوەلیەکانی کە پلاستیکە بۆ نەسا ئەڵێ لە هەرێمی کوردستان بەرهەم دێنێ بەڵام مادەوەلیەکەی پلاستیکە لەسەر ئاسی جیهان پلاستیک گران بوو هەر وا بەدەرەوەش کە بە دۆلارە کڕێ و پلاستیکە بەرامبەر بە دیناری عێراقی گران بوو ئەمەش هۆکارە بۆی کە نرخی دەبێت ئەو کە تۆی کڕی بە بەراورد بە ڕابردوو کاریگەری هەبێت لە کارتۆنێک زیاتر لە 250 دینار کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخ بۆیە ئەو بەرهەمانی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێنرێ ڕاستە دەستی کار لە هەرێمی کوردستانەوە کارگەکە لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخۆ بەشێکی زۆری مادەوەلیەکانی لە دەروی هەرێمی کوردستانەوە ئەمەش کە کاریگەریە لەسەر ئەوی کە نەتوانین نرخ کۆنتڕۆڵکەین بەڵام بەنسبەت ئەو بەرهەمانەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دێنرێ بە دڵنیاییەوە ئێمە چاودێری وردەکەین ڕێگە ناین کە نرخ لەسەر هاوڵاتی گران بکرێت بە ئەویش بە بەراوردکردنی لە ڕووی اقتصادیەوە کە ڕێژەی مەصارفی ئەو بەرهەمە چەندە و قازان چەنەخرێت سەر ئێستا ئێمە لە قایمقامەتی سلێمانی بە هەموو شتەکانی تر بۆ نمونە تەنانەت بۆ مۆریدە ئەهلیەکان ئێمە
ڕێژەیەکمان داناوە کە لەو ڕێژە زیاتر ناتوان ماگانە ڕۆ بخرێت سەری هەموو ماگێک کە نرخی ئەو مەساریفەی بۆ دیارێکرێت چەند مەسرفی بۆ چەند قازانجەکە بۆ مۆریدێک دیاریکراوە کە ڕۆبحێکی دیارەکەەوە نابێتەوە زیاتر بێت. وا بێم مانگەش لەسەر نرخی ئەمپێری مۆلیداهلەکان جارێکی دیکانی مشتومڕ و قسە و باز دروست بۆتەوە چکە نرخەکان هەم لە هەولێر هەم لە سلێمانی فەرقێکی هەیە و زیاتریشە لەسەر هاوڵات بەنسبەت نرخی مۆریدەوە ئێمە لە ساڵ 12 بان هەیە ڕۆبخانە سەری کە ژنێکی تایبەتمەند بە سەرپەرشتی جەنابی قایمقامی سلێمانی و بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی کە ئەو نرخانە دیارەکەن و لایانی پەیوەندداری چاودێری بازرگانی و ئاسایشی ئابووریش بەشدارن لەگەڵ نوێنەی سندیکای مۆریداهلیەکان لە سنووری پارێزگای سلێمانی توانم بڵێم هیچ نرخێکی زیان ناتوانرێ بخرێت سەر ئەو نرخی کە دیارێکرێ هەموو مانگێک کە دیارێکرێت. دەست خۆشکاک لەشکر دێمە خزمەت جەنابەت بڵێ مامۆستا فەرات کاکە ینی جەنابتان وەکو شارەزایشی ئابووری بۆ نمونە ئێمە ئەگەر قسە لەسەر دۆخی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بکەینەوە دۆخی موچەخۆران و فەرمانبەران لە هەرێمی کوردستان بکەین تا ڕادەیەک ئەتوانین بڵین ئێمە جیاوازترە لە چاو ینی هاوڵاتیان و موچەخۆرانی عێراق بە حکمیەوەی کە ئێمە لە ڕابردوو و لە ئێستاشدا تا ڕادەیەک لێبڕینی موچەمان هەیە و ئەمە کاریگەریەکی زیاتری لەسەر خێزانەکان و هاوڵاتیان و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست کردووە. دوجار کە نرخی دۆلاریش بەرزە بێتەوە و نرخی کاڵا و شتومەکەکانیش گرانە بێ لە بازارەکانی هەرێمی کوردستانە ئەمە بارگرانیشی دیکە بۆ هاوڵاتیان و موچەخۆران دروست دەکات. لە ڕووی ئابووریەوە توانین بڵین ئەمە چۆن چارەسەرە بێت. دوجار ئەمە هەموو ینی قورسایەکە ناکەوێتە سەر هاوڵاتی و موچەخۆران. من ئەوەی بە سەریح بم لەگەڵ جەنابەت من هەموو جارێک ئەگەر ئیستا نرخی دۆلار کە بەرز بووەتەوە من هەر بۆ خۆشی لێرە دێڵم دایکە قسەیەکی ئەڵێ تا تێک نەچێت چاک نابێت ئەمەش تا بەرز نەبێتەوە دانابەزێت لە دڵنیایەوە من سەیری جانبە گەشەکەی یەکەم کەم نرخە زیادە وا دەکات کە دابەزێت ئەمە لە ئابووریە شتێکی زۆر زۆر واردە هەموو بەرزیەک دابەزینێکی لە شوێنە نرخەکە بە تەسەوری منیستەیەک جا زۆرە باری هاوڵاتی زۆر گران کردووە دادەبەزێت بەخۆی بەڵام ئەوە لە دوورمەودایە وانە کاک فەرات ئەکید لە مەودای نزیکیشە لەوەیە چکەم تۆ ئەگاتە ڕادەیەک یعنی ئەمە ئەگە سەیری یۆنان بکەین بۆ نمونە ئەو ئەزمەیی کە هەی بوو وای لێ هات نرخی خانوبەرە لە یۆنان زۆر گران بوو هەموو خەڵکێک چوو خانووی کردوای لێ هاتوشی ئەو ئەزمەیە بوون کە ئیستاکەش لە بنی دەناڵێنن بە تەسەوری من لە مەودایەکی نزیکە چکەم بانکی مرکزی لەم ماوەی کە چووە هەندێک ڕۆژیان مەبیعاتی نەقدی دۆلاریان سفر بووە ینی قسەیان کردو وتیانە بە 45 بۆ نمونە بە 45 ئێمە دەیکڕین و بە 45 دەیفرۆشین بەڵام نەیان توانیوە دۆلار بفرۆشن بە 45 یعنی تەنها ئەوەندەی خۆیان نرخێکیاندانەوە و چۆن بڵێ تووشی وەزعێک بوون بە عینادەتی تقریبا لەسەری دەچن ئەگەنە بازاڕی خۆیان لەبەرەوە دۆلار بۆکو هەر کاڵایەکی تو دەبێ بە عەرز و تەڵەبەوە تا دەبێ خواستی لەسەر بێت و تۆ خستنە ڕوو بێ ئەم خستنە ڕوو هەیە خواست نییە لەسەری چۆم ئەگە تۆ سێر بکەی بازرگانەکانی زووتر ئەگەر دەترێت لە شتی بهێنابایە ئێستاکە کردوێتی بە 5 یانی بۆتە نیوە ئەمە وا دەکات نرخەکە دابەزێت ئەمە لە ڕوویەک لە ڕوویەکی تری ئێمە ئەم وەزعی کە بەسەر ئێمە هاتو لە شەڕی داعش و ئەمانە بۆکو جەنابەت باست کرد فعلەن ئێمە فەرقێکمان هەیە لەگەڵ بەڵام وای لێ هاتووە ئێمە باشتر بین لەوان لە مەودای دوورە بۆ نمونە مریشک حکومت بڕیارێکی زۆر باشی داوە کە مریشکی مجەمەد لە دەرەوە نێت ئەمە وای کردو فعلەن نرخەکان گران بێت بەڵام یەک شتێکەیە ئێستاکە تۆ کیلۆیەکی مریشک بە 3000 بێ ئەم 3000 ئەسوڕێتەوە لە ناو بازاڕی کوردستانە من لە ڕوو ئابوووریەکەیەوە باز دەکەم حەق نییە لەوە خەڵک ئەم 3000 ئەمە لە ناو بازاری خۆمانە ئەسوورەتە وای لێ ئەکا کە خاوەنکەیەکە ئیشی هەبێت وا دەکا مریشک فرۆشەکە ئیشی هەبێت ئەوەی کە معاملەکەی هەیە ئیشی هەبێت ینی خەڵکیی زۆر دەکەوێتە ئیشەوە ینی ئەم پارەی لە ناو بازاری خۆمانە سوورەتەوە کە ئەمە شتێکی باشە بەڵام وەکوتم دەبێ حکوومەت بێت ببێتە منافسی بازار کاک لەشکر باسی شتێکی زۆر زۆر تەواوی کرد کە ئێمە منیش هەندێک هەواڵ و دۆست و برادرمان هەیە لە کە لە مەجای پیشەسازی ئیش دەکەن فعلەن ئێمە هەموو شتەکانمان لە دەرەوە دێت بۆ نمونە پلاستیکی ئاوەکە لە دەرەوە دێت کارتۆنەکە لە دەرەوە دێت بەڵام ئێمە ئەتوانین شتێکی تر بکەین حکوومەتی هەرێم بە تەسەوور من حکوومەتی هەرێم خۆی بەتەنهانە ئێمە زۆر بازرگانی گەورەمان هەیە لە کوردستانە دەتوانن هاوکار بنەوە معمەلێکی پترۆکیمیاوی بێنن لێرە ئێمە نەوتەکەمان هەیە غازەکەمان هەیە هەموو شتێک کەرستە خاوەکەمان هەیە بەڵام معمەلێکی پترۆکیمیاویمان دەوێت کە بتوانێت ئەو مادە پلاستیکانە و هەندێک کە نزیکەی 500 مادە دروست دەبێت تێدا لێرە دروستی بکەین ئیزافەتن بۆ دەتوانین
ئێمە کارتۆنەکەیش لێرە دروست بکەینەمە بۆ نمونە بەڵام ئەمە سەرمایەیەکی گەورەی دەوێت ئەمە ئاسانیە لە عێراق لە بەسڕە هەبوو ئەم معمەلە پێشتر و لە دووەڕێ شوا بزانم هەبوو ئێستاەوەی بەسڕە سقوتی کردو لە 2023 تا ئێساکە ئیش ناگات ئەگەر ئێمە بێت و کوردستان بیر لەوە بکاتەوە بازرگانەکان و لەگەڵ حکومەتە بە هاوکاری معمەلێکی پترۆکیمیاوی دابن من تەسەوڕ دەکەم تەختی هەموو عێراق بکاتن تەنها کوردستانیش و ئەم کێشەش لە کۆڵ دەبینەوە بازارش زیاتر دەکەوێتە کۆنتترۆلی خۆمان کە نەتوانین ئێمە چ لە دەرەوە زۆر احتیمال لەسەر ئەگە ئەم هەنگاویش نەنێ بە دڵنیایەوە زەرەر دەکات و هاوڵاتیش زەرەر دەکات ئەگە بێت و هەموو احتیمالێکت لەسەر دەرەوە بێت و ئێمە خەیری میسال لە کاتی کۆن با بڵێن ئەوەی کە دەنگدان بۆ سەر بەخۆی کوردستان بینیمان کە حدودەکان داخرا بە چ وەزعەکە چوون دەبێت ئەمە بیر لەوە بکەینەوە لە داهاتووە تۆ خۆت بۆ خۆت دەبێت هەڵ بدەیت کەسێکی تر نابێتە دۆستی تۆ بەڕای من ئەمانە دەبێتە حەلێکی جەزری ئەگە بتوانێت حکومەت و بازرگانە گەورەکانی خۆمان بە هاوکاری لەگەڵ حکومەتە ئەم کارە بکەن. باش ینی ئەوکو جەنابیش داماژەت پێدا کاک فرادیانی ئێمە کۆمەڵێک بازرگان و سەرمایەداری نیشتیمانی و دەوڵەمەندمان هەیە کە ئێستا لە زۆرێک لە بوارە گرنگەکان و لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ئەمانە کاریان کردو و توانیویانە بژانەوەیکی باشی تیا بکەن بەڵام ئەو هەنگاوی کە جەناب داماژەت پێدا ینی حکوومەت خۆی ئەگەر هاوکار بێ بۆیان باشتر نییە و ئەگەر هاوکار بێ یاخود بۆ نمونە تۆ ڕێگریە بینی لەلایەن حکوومەتەوە بۆی کە خۆیان بێن ئاوها کۆمپانیایشی گەورەی پترۆکیمیایی لە هەرێمی کوردستانە دابمەزێن بۆ هیچ نەبێت تا ڕادەیەک ئێمە ڕزگارمان بێت لەوەی کە ئەو بابەتانە لە دەرەوە بێنین و گرام بکەوێتەوە لەسەر هاوڵاتیان و لەسەر کۆمپانیا و بەرهێنەکانی هەرێمی کوردستانە. قسەکەی جەناب تەواوە بەڵام ئێمەی هاوڵاتی زۆر جاریانی وای لێ هاتووە من زۆر جاریش لە زۆر دیداری شەوتومە حکوومەت چێ حکوومەت من و تۆین ئەو خەڵکە لە حکوومەتە کە سوکاری تۆی و کە سوکاری منێ مە خەڵکی ئەم وڵاتی یعنی کەسێکی غەریبی تیانە بەڵام ئەگەر تۆ سەیری بۆ نمونە هەیئەی ئیستیسمار بکەیت و بەرهێنان لە کوردستانە ئەگە سەیری پلانیان بکەیت پرۆژەیان لەمڕۆ بەدواوە سیر بکەی مەجای خانوبەرەی تێدا زۆر کەمە ینی ئەگەر من تەحەدا دەکەم لە دوای ینی لە ئیم ساڵە لە ئیم ساڵە یەک ئیجازەی بینا درابێ بەوانەی کە خانوبەرە دەکەن حکومەت ئیجازە نادا بە خانوبەرە مشکلە ئەوەیە بازرگانەکانی ئێمە بەس بیر لەوە دەکەنەوە ئەگە گوندێک دروست بکەن یاخود عیمارەیەک دروست بکەن عیمارەکان بفرۆشن و قانجازێکی زۆر بکەن تەنها وا دەزانن کە خێر تەنها لە خانوبەرەیە حکومەت ڕایگرتووە ئێستاحالی کەواتە باشە کە ڕایگرتووە ینی هەنگاوێکی باشە لەلایەن حکومەتەوە شتێکی زۆر باشە لەبەرەوە ئێستاکە ئەو خانوبەرەی کە هەیە لە بازارە لە سلێمانی لە دهۆک لە هەولێر من ئەمە هەمووتمان خەڵکی ئەم وڵاتین لە سلێمانیە احتیمال هەیە هەزارەها خانوو هەبێ بەتاڵ بێت و هێشتا کەسێک نەچوەتە ناوی لە هەولێری شوایە و لە دهۆکی شوایە بە هەمان شێوە فمەعنای ئەمە زیادی کردووە حکومەت ڕایگرتووە حکومەت ئیستاڵێکا کە وەرەوە بەرهێنان لە مەجای کوشتتوکاڵ و پیشەسازیە بکە بەڵام تاجرەکانی ئێمە هێشتا ئەو نەگەیشتونە ئەو ئاستەی کە تێبگەن کە ئەوەش قانجازێکی زۆرتری هەیە لە خانوبەرە ڕبحێکی زۆر خەیالی هەیە بەڕای من ئەگەر بێت و تاجرەکان مل بنەنە بەر ئەمە حکومەت بالعکس حکومەت هەموو دەرگایکی کردوتۆ بۆیان ئەوە تا لە پرۆژەکانی خۆیە من بۆ حکومەی کە با بڵێن متابعی حکومەت دەکەین لە پرۆژە ئابوووریەکانیان و ئەمانەیە حکومەت دەرگاکەی کردوتۆ بەڵام بازرگانەکانی ئێمن یەک شتێکی لە جیهانە پێی دەڵێن سەرمایە ترسنۆکە ئەمانە دەترسن لە هەندێک ئیشە و لەگەڵ ئەوەش ئێمە هەندێک بازرگانی زۆر چاونە ترسمان هەیە بۆ نمونە ئەوەی شاری جوانی هەیە لە سلێمانیەکە لە هەرە بازرگانە نەترسەکان کە زۆربەی سەرمایەکانی خۆی لەم وڵاتە بکە کاک فاڕۆقی مەلا مستەفا هیواداری نمونەی ئەو زۆر بێت و خەڵکێک بێت من ئەوەی بیەوێت ینی بگەڕێت بڕوان ناکەم ئەوەی پرسیار بکات وەڵامی دەست نەکەوێت ئەوەی لە مەجای پترۆکیمیاوی ئەو خێرەی لە مەجای پترۆکیمیاوی هەیە بڕوان ناکەم لە هیچ مەجالێکی ترە هەبێت چکە مەجالەکە مەجالێکی زۆر گرنگە نزیکەی 500 مادە بەکاردێنێت بەڕای من ئەبێ حکوومەتیش لایەنێکی احتیمالەیە کەم تەرخەمی هەبێ زیاتر بازارکردن ناکات بۆ ئەم بابەتە زیاتر بازرگانەکان و هاوڵاتیەکان دەبێت هاوڵاتیان تێبگەینێ کە ئەم بوارەوە بەرهێنانە قانجازی هەیە جدوا اقتصادەکەی خێریکی زۆری هەیە و من تاکیدم نزیکەی 9 ملیۆن خەڵکیش دەکەوێتە ئیشەوە ئەگە بێت ئەو جۆرە معاملانە بکرێتەوە بەدڵنیایی دەست خۆش کاگێ فەراجان دێمە خزمەت جەنابەت کاگێ لەشکر ئەگەر بینە سەر کۆنتڕۆلکردنی بازار و چاودێریکردنی بازار لەلایەن حکوومەتەوە و لەلایەن لیژنەکانی قایمقامێتەوە سێمەگە سلێمانی بە نمونەوە وەرگرینەوە جەنابتان سەرۆکی لیژنە هاوبەشەکان کە بۆ چاودێریکردنی بازار ڕۆژانە لە بازاران و ئەزانن و پێشەوەی کە بیتە بەرنامەکەشەوە بە منەوت ئەوایە ئێستا تۆ لێ دەرەوە بیتای بۆ ئەوەی کە چاودێری هەندێک شوێن بکەیت هیچ شوێنێک لەسەر گرانفرۆشی داخراوە یاخود سەرپێچی بۆ کراوە؟ بەڵێ ئەتوانم بڵێم ئێمە لە مانگی سێە
زیاتر لە شوێنمان لەسەر گرانفرۆشی داخستووە کە لە مانگی سیا لە ڕێگەی لیژنەکان و ئێمە سیوەشتیمانە لە قایمقامەتی خەزای مەڵبەندی سلێمانی کە ناحی بازیان و بەکرەزۆ و تانجەرۆش سنووی دەسەڵاتی ئێمێواتە قەزای مرکز و ئەو سێ ناحەیە کە سنووی دەسەڵاتی ئێمە لە ڕێگەی سیوەشتیمەوە تەنها لە مانگی سیا ئێمە 5600 سەردانمان کردو بۆ شوێنە گشتەکان لە ڕووی کوالیتی و لە ڕووی تەندروستی و ڤێتەنەری و سەلامەتی و هەموو سێکتەرەکانی ژیان لە پارێزگای سلێمانی سەردانمان کردو و تیمی تایبەتمانەیە و کە هەموو بەڕێبەرایەتی گشتەکانی سنووری پارێزگای سلێمانی لە لیژناو بەشەکانان نوێنەریان هەیە و تیمی تایبەتیان هەیە کە سەردانی و شوێنانەکەن ئێمە لەو ماوەیە زیاتر لە 550 پسوڵی سەرپێچیمان کرد بۆ شوێنانی کە سەرپێچیان کردەوە بەڵام ئەتوان بڵێم لە ناو 550 زیاتر لە 100 پسوڵی سەرپێچی پەیوەندی هەیە بۆی بەرزونزمی لە نرخا کە لەسەر هاوڵاتیان گۆڕانکاری بەسەراکرا و دە شوێنش لەسەر و حاڵەتە داخراوە و ئێمە لە مانگی سیا 52 شوێنمان داخستووە زیاتر لە 8 کێسی دادگامانەیە و شوێنانی کە پابەندی ڕێنمایەکان دەبوون لە مانگی سیا ئێمە سکاڵای یاسایمان لەسەر تۆمارکردون لە ڕێگەی بەشی یاسای قایمقامەتی خەزای مەڵبەندی سلێمانیەوە زیاتر لە 36 تن بەداخەوە کە ئێمە بەیشێ بۆ دڵخۆشنی کە خۆراک و کاڵا و شتومەک دەستی بەسەرا بگرین و تەلەفیکەین چونکە کاکفرات لە ڕووی اقتصادیەکەەوە شارزای زیاتری ئێوە کە هەمووی لە ڕووی ئابروۆ زیانە بە پارێزگاکەمان و هەرێمی کوردستانەگە بەڵام ئێمە ناچارین بۆ پاراستنی تەندروستی وڵاتیان ئەو کاڵانەی کە تەندروست نینیان لە فەحز دەرناچنیان بە شێوازێکی ناتەندروست کۆگاکرێنیان بە شێوازێکی ناسایی داخڵە بنیان قاچاغن و یان بەرهەمێکی خراپ بوو بە سەرچوون ئێمە ناچارین کە دەستی بەسەرا بگرین و تەلەفیکەین و بڕی 67 میلیۆن غرامەشمان کردو لە مانگی سیا بۆ شوێنانە کە پابەندی ڕێکار و ڕێنمایەکان نەبوون دیارە ئێمە لە بابەتێکی تریشا کارێکی زۆر وردمان کردو بە سپاسەوە بۆ بەڕێوەتی ئاسایش سلێمانی کە هاوکار و پشتیوانمانن و هەموو هێزانەکانی پارێزگای سلێمانی کە بەردەوام لەگەڵمانن بە شەو بە ڕۆژ لە ڕێی تیمەکانیان و هاوکارمانن یان لە ڕێگەی زانیاری لە بنکەکانیانەوە کە زانیاری وردێن بە لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی ئێمە لە ماوەی ڕابردووە کارێکی زۆر وردمان کرد لەسەر خواردنەوە سەرمەستیەکان خواردنەوە کحولیەکان کە بەداخەوە لەویشا کە کۆمەڵێ هەدەردانی زۆری تایە و کۆمەڵێ ئەتوان بڵێم شتی تەزویر و نایاسایی و فێڵی زۆری تایە کە لە ڕابردووە بۆ شێوەکاری لەسەر نەکراوە ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی چەندین خواردنەوەی کحولیمان دەست بەسەراگرتووە کە مارکەی فەڕەنسیە بۆ شوشەیەک تەغلیف کراوە هاتوۆتە هەرێمی کوردستانەوە تەغلیفەکەی لێکراوەتەوە بەناوی مارکە فەڕەنسیەکە ڤۆدگای تێکراوە یان هەر خواردنەوە کحولێکی تێکراوە کە بە نرخێکی گران زیاتر لە 6 دلار بۆ 80 دلار فرۆشاوە کە ئەتوان بڵێم نرخێکی زۆر کەمی تێچێەوە 5,000 ناکەێت لەسەر هاوڵاتی کە خۆمان زانای خواردنەوە کحولەکان هەمووی زیانی هەیە لە ڕووی تەندروستیەوە ئەگەر گران بێ باشتریشە بە دڵنیاییەوە خۆی زیانی هەیە ئاخر گران بێت ئەگەر کوالیتەکەی باشترە گران بێت وڵایتر ینی خەڵک پێ ناکڕێ بەڕاستی بەخر بەداخەوە خەڵک هەرەی کڕێت و ئەتوان بڵێم چەند کەسێکی کە بە شێوازێکی فێڵ و بەغەشکردن پارە لە هاوڵاتیان کۆکەنەوە هەلپەرستانە بەڵێ ئەتوانم بڵێم ئەوانە کە هەمووی لە ڕووی کوالیتی و هیچ کوالیتی خراپ کوالیتێکی زۆر خراپیە و جۆری تر مەشروعمان دەست بەسەراگرتووە کە بەداخۆ لە پارێزگای هەولێرەوە دێتە هەرێمی کوردستان و دێتە پارێزگای سلێمانی کە ئەیش بە هەمان شێوە ڤۆدگایەکە کە مارکێکی فەڕەنسیە دانی ترشا مارکێکی ئۆکرانیە کە لە هەولێر دروستەکرێت و هیچ ناونیشانێکی لەسەر نووسراوە بەناوی فەڕەنسیەکە لە هەرێمی کوردستان ساغەکرێتەوە بۆیە ئێمە بەوردی لە هەموو سێکتەرەکان کارەکەین تەنها لەسەر نرخ کار ناکەین لە قایمقامەتی سلێمانی خۆشە ڕاستی هەموو شوێنان ناکەین بڵێ زۆر باشە ئەی بۆ نمونە ئێستا ئێوە هیچ پێوەرێک وەرەگرن بۆ نمونە نرخی ستاندارد لە ڕابردوو چەند بۆ ئێستا چەندە چکە بەڕاستی زۆرێک لە چاودێرانی بوارەکە دەڵێنەوەی کە شارەزای بواریابوونین دەڵێن ئەو سابۆ نمونە ئەگەر ئێستا لە 150 نرخەکان زیاد بوو ئێستا لە 200 نرخەکان زیاد بوو ئەمەیان چۆن نبیننەوە بەنسبەت نرخەوە ئێمە ڕۆژانە هەموو ڕۆژێک هەموو کاڵاوشتومەکانی کە لە بازارەکانی پارێزگای سلێمانیا بوونی هەیە بە کتابی ڕسمی نرخەکان وەرەگیرێت و لە ڕێگەی چاودێری بازرگانیەوە بە سپاس و بۆ قایمقامەتی سلێمانیە نێرێ بە دڵنیایی وەکو باسم کرد لەو کاتەوەی کە نرخی دۆلار بەرز بۆتەوە توانم بڵێم لە ساڵ 20 بۆ 25 هەموو کاڵاوشتومەکانی کە بە نرخی دۆلار مامەڵی لەگەڵاکرێ بەرز بۆ لەسەر هاوڵاتیان و چەندی کاڵامان هەیە بە شێوەی بۆرسی جیهانی خۆراک بە تایبەتی گران بۆ نمونە ئەم کۆرۆنایە کە لە سەرتاسەری جیهان کاریگەری ڕاستخۆی هەبووە لەسەر گرانبوونی نرخی خۆراک لە سەرتاسەری جیهان چونکە خۆتان نەزانن بۆی کۆرۆناوە بەرهمێنان و ئینتاژکردنی خۆراک لە سەرتاسەری جیهان کاریگەری لەسەر بوو کەم بووە و بە تایبەتیش لەسەر ئاسی جیهان نرخی زەیت و ڕۆن زۆر گران بووە واتە بۆرسی جیهانی کە لەسەر زەیتە واتە دووجار لەسەر هاوڵاتی گران بووە جارێک بۆی نرخی دۆلارەوە کە بەرامبەر بە دیناری عراقی بەرز بۆتەوە جارێکی ترش خۆی لەسەر ئاسی جیهانە و نرخانە گرامە بۆیە بۆ شێوازە ئەتوان بڵێم نرخەکان گۆڕانکاری بەسەر هاتووە دەست خۆش کاک لەشکر سوپاس دەکەم دێمەوە خزمەت جەنابەت مامۆستا فەرهاد کاکە یانی ئەمە ئەو پرسم بۆ نمونە ئێستا کە ئێمە ئەم بەرنامەمان ساز کردو باز لە گرانبوونی نرخەکانێکین لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە
دیارە هەتا نرخەکان زیاد بێت هاوڵاتیش ئەو پارەی کە پێێتی یاخود ئەو موچەی کە وەریەگرێت یعنی سە لە چاوەڕابردوودا زۆر کەم بۆتەوە ناتوانێت زۆربەی پێداویستەکانی پێ بڕکاتەوە بەڕاستی ئەمە بە ڕۆئابوووریەکە گە تەماشایکەی ئەمە هەڵاوسان دروست ناکە لە داهاتوودا ئەگەر هەڵاوسان دروست بکات قورس ناکەوێتەوە لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان لەسەر ینی فرۆشیارەکان بازرگانەکان دوجاریش لەسەر هاوڵاتیان ئەوەی جەنابەت باست کرد بالعکس عکسە هەڵاوسان نییە داڕمان دروست هەڵاوسان چییە؟ هەڵاوسان ئەوەیە کە کاڵایکی کەم لە بازار هەبێت و پارەیەکی زۆر لە دەستی هاوڵاتیان هەبێت وا دەکات نرخەکان بەرز بێتەوە بەڵام ئێستاکە عکسە ئێستاکە کاڵا زۆر هەیە و پارە نییە ئەمە داڕمان لە بازارە دروست دەکات کە عکسی ئەوە بەدڵنیایەوە من یەکێکم لەوانە مەسەرەن زووتر موچەکەم چۆن بەشمی دەکرد کە من لە کەرتی تایبەتیشم لەگەڵ ئێستاکەیە کە زۆر بەراوردیەکە یعنی فەرقەکەیەک جا زۆرە مامۆستا لەشکر باسی ئەوەی کرد کە ئەگەر بەراوردی نرخی دۆلار و شتومەکەکان بکەی 125 20 بۆ 25 دەبێت زیاد بێت بەڵام لە هەندێک کاڵای سێ دەکەی 120 یان هەندێک جا 200 لە 100 زیاد بووە کە ئەمە ئیشی کاک لەشکر و حکوومەتە دەبێت بەراوردی ئەوە بکەن بزانە کێ هۆکاری ئەوەی کە ئەم نرخە بەو شێوازە زۆرە بەرز ببێتەوە من بە دڵنیایەوە وەزعی ئابووری خەڵک خراپە یعنی لە مەودایەکی نزیکیشە ئەمەل نییە کە چاک ببێتەوە کاتی دەوێت بەڵام لە ڕووی ئابووریەوە بازار وەکو سروشت وایە خۆی چاکەکاتەوە یعنی بۆ نمونە ئێستا ئیمڕۆژ داڕمان هەیە لە بازارە والی دوای ماوەیەکی تر ببێتە هەڵاوسان یعنی ئەمە بەرزی و نزمی لە بازارە بەبێ ئەوەی ئەگە حکوومەتیش دەستکاری بکات و هاوڵاتیانش دەستکاری بکات خۆی چاکەکاتەوە بۆ نمونە کاڵایەک لە بازارە نرخی گرانە کەس نایکڕێ کابرا مەجبورە لە کۆتاییدا بە نرخێکی هەرزان بیفرۆشێت بگاتە ئەو نرخی کە هاوڵاتیان دەیانوێت بەڕێی من وعی خەڵکیش لەم جانبە زۆر تەسیری هەیە من برادرێک قسەیەکی زۆر جوانی وتوتی کاکە مریشک بە 1000 بوو خەڵک هەدەی کڕی بوو بە 2000 خەڵک هەیە کڕێ بوو بە 3000 خەڵکی کاکە خەڵک با بڕیار بدا مریشک نەخوا با هەفتەیەک نەخوا بزانە چیە بێت بزانە خەکاندا ئەبەزێت یانە هۆکارێکیش خۆمانین یعنی تەنها ئەوە نیە ئێمە بڵین خەڵکە دەتوە مەکڕە بزانە نرخەکەی دادەبەزێ یان دانابەزێت بەس ئێمەی کورد ینی بەخۆشیەوە ئەگەر ڕۆژە گۆشت نەبێت لە ماڵەکانمان نەوسنین مسافرات ئەوە لە ڕوویەکەشتێکی باش بە لە ڕوویەکە شتێکی خراپ بێت ئەمەیە فعلەن ینی دەبێت خەڵکی ئێمەیش هاوکار بێت لەم جانبەیە بۆ نمونە من بچمە بازار بزانم شتێک گرانە نایکڕم ینی مەجبور نیم با ئیمڕۆژ مریشک نەخۆم کاکە گۆشت نەخۆم با شلۆ برنجێکی ئەتیادی بێت ئەمە خەڵک تەسیرەکات لە بازارەکە و بە دڵنیاییشەوە ئەم مۆزعە دەبێت چاک بێت بەڵام خۆشبەختانەوەی کە ئەم جارە ڕوویدا حکوومەتی عێراق پەرلەمانی عێراقی بودجەی هەرێمی سەرف کردو ئەمە خۆشگوزارانیەک دروست دەکاتەوە بە دڵنیاییەوە بازاریش ئەگەر کاک لەشکرە و شایەتم بۆ بدات بازار لەوەتی ئەم بودجەیە ئەم دووسێ ڕۆژە ئین کراوە بژانەوەیکی بەخۆوە بینیوە و ئینشاءڵڵاش لە کاتی موچە دابشکردنەکە خەڵکیش زیاتر وەزعی دارایەکەی وەکو جارانی لێدێتەوە هەمومان ئینشاءڵڵا ساوتەن دروستە مامۆستا فەرهاد ینی من ئەمەوە پرسم جەناب داماژەت بۆدا کە ینی ئەمە دوجار بازار خۆی گونجێنێ لەگەڵ ئەم ڕەوشەدا هاوڵاتیش بە هەمان شێوەتوانی ینی لە داهاتووە بەو ینی مەبلەغی کە وەکو جەناب دەڵێ لە گیرفانایەتی یاخود ماگانە وەریەگرێ ئەویش خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو ڕۆژەی کە هەیە و دوجار ینی ئەم بەرکەوتنە قورسەی کە ئێستا هەیە ینی خاو بێتەوە خۆی قسەکەی جەنابەت تەواوە ئێمە زووتر ئەگەر تۆ بەراوردێکی ساڵی 2023 لەگەڵ ئێستاکەیە بکەی زووتر تەنها خواردن گرنگ بوو بۆ خەڵکی ئێمە خواردن و جلوبەرگ و خان و ئەمە ئێستا ئێمە زۆر شتی لاوەکیمان هەیە کە زۆر گرانە و تەسیرشی کردووە بۆ نمونە من باسی ماڵی خۆم دەکەم من لە ماڵی منە نزیکەی 100 تا 150 هزار هەموو مایەک دەڕوا بە هەندێک شتی زۆر لاوەکی ئینتەرنێت و مۆبایل یعنی کارتی مۆبایل و ئینتەرنێت نزیکەی 150 هزار دەڕوات ئەمە هەموو هاوڵات یەکوای لێ هاتووە یعنی بەجددی خەڵکی ئێمە ئەگەر ڕۆژێک ئینتەرنێتی نەبێ ڕۆژێک فەیسبووکی نەبێ وەکو هەستەکات ئەمرێت با بڵین یعنی هەمومان ئالوودە بووینە ئەمەیش تەسیرێکی تری هەیە ئەگەنە بێت بەراوردی وەزعی ئێمە بکەیت لەگەڵ 2023 زۆر باشین بڕوا ناکەم ئێستاکەم وچەخۆری ئێمە لە برسیەتیە کێشە هەبێ احتیمال هەیە کێشەی ئینتەرنێتمان هەیە وەڵڵا پارەی ئینتەرنێتم نەبێت پارەی مۆبایلم نەبێت پارەی ئەوم نەبێ ئایفۆنێک بکڕم بەڵام
دڵنیات دەکەم و ئەگە تۆ مانگی 300,000 تیشە بە پێی دەژی ژیانێکی ینی نامری لە برسە بەڵام ئەوەی ئێمە هەیە شتەلاوەکیەکانەوە کە بازاری ئیمڕۆژوای لە ئێمە کردووە ئالوودەی هەندێک شت ببین کە بەدەستی خۆمان نییە دەبێ ئێمە جلەکانمان مارکە بێت و دەبێت مۆبایلەکانمان آخر مۆدیل بێت و دەبێت ئینتەرنێتمان هەبێت و ئیسەوایشی لێ هاتووە خەڵکی خۆمان سەری کەناڵە ناوخۆیەکان شناکە نێتفلێکس و ئەمانە حتا ئەوش بۆتە پارە حتا کەناڵە ناوخۆیەکانی خۆشمان بۆتە پارە ئەمە زیاتر ڕەوشەکەی تێکداوە ئێمە فێری ژیانێکی خۆشگوزەران بووینە لە دوای 2000 تا 2014 ئەو ژیانە خۆشگوزەرانەیە فێری بووینە ناتوانین دەستبەرداری بین بەڕای من ئێمە ئەگە یەک تۆزێک کەمی کەینەوە یەک تۆزێک کەمی کەین و ژیانێکی خۆش دەژین و دەبێ شوا بکەین بۆ ئەوی تۆ بژیت و بەردەوام بیت لە هەنگاوەکانی خۆتە بەرەودا هاتوو بەڵێ دەست خۆش مامۆستا فەرادێم و خزمەت جناب کاک لەشکر کۆمەڵە جێگای کە هەیە کە دیارە هەر بازار نییە کە ئێوە چاودێریەکەن و ینی بە دیاریکراوی لەسەر نرخەکان و لەسەر کوالیتی و لەسەر ئەو کۆمەڵە خاڵی دیکە کە جەنابە دامەژت پێدا ئێوە ئیشوکارەکانی خۆتان ڕێخن لەگەڵیانە بۆ نمونە کۆمەڵێک گیانەمان هەیە کۆمەڵێک جێگامان هەیە کە خێزانین یاخود بۆ نمونە گەنجان ڕوویتەیەکەن یا خواردنگەیەکی ینی ڕێستۆرانتێکی گەورەیە یاخود هۆتێلێکە ئێوە چاودێری ئەمانەشەکەن لە ڕووی نرخەوە ئەمانیش نرخیان بەرز کردو ئەگەر نرخیان بەرز کردو ئێوە چۆن کاردانەوەکەن بەرامبەریان بەڕاستی بەڵێ بە دڵنیاییەوە وەکو بەڕێز ئاماژە پێکرد ئێمە هەموو لیژنەکانمان بە پێی سێکتەرەکان کە سەردانی شوێنەکانەکەن چاودێری هەموو ئەو بوارانەکەن چونکە نوێنەری هەموو فەرماگەکانی تایە لیژنەکان بە نسبەت شوێنە گەشتیارەکانەوە یانە شەوانەکان و نادی و وتێلە پێنجستێرە و چەند ئەستێرەکانیش بەڵێ بە دڵنیاییەوە مە چاودێری نرخەکەین بەڵامە بێ ئەومان بیر بێت کە ئەو باجەی کە لەسەر شوێنە گەشتیارەکان بە پێی جۆری ئەستێرەکەی یانی چەند ئەستێری هەیە نرخی جیاوازە لەگەڵ شوێنێکی ئەتیادی زۆر جار هاوڵاتی گلەی ئەوە کاڵێ بۆ ئەو شوێنانەی کە چەند ئەستێرن نرخی کاڵا و خۆراکەی گراناڵێت چوم لە وتێلێکی پێنجستێرە چاکم خوارد 2000 نای لێسام لە بازار بە 250 نارە بە دڵنیاییەوە یەکە لەوە کارەکانی ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر باز لەو شوێنانە وەرەگیری لە حکوومەت هێرێمی کوردستانەوە کە ئەمەش کاریگەری ڕاستخۆی هەیە لەسەر ئەوە لە ڕووی کارەبا و لە ڕووی ستاف و لە ڕووی ئەوە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە ئەوانش بە هەمان شێوە چاودێریەکەین ئەوانش ڕێنجێکانەیە بۆیان هەیە کە بە پێ و مەساریفەی کە لەسەر ئەو وتێلایان ئەو نادیە هەیە لەسەر ئەو مەساریفەی کە هەیەی ڕۆبحی خاتە سەر هیچ سکاڵایەکتان بووە تۆ لە دڵنیاییەوە لەوانیش پستۆڵی سەرپێچیمانەیە و تەنان لە کافتریاکانە چەندین جار کافتریا بە بڕی 500,000 ناخرامەکرا لە بەرەوەی کە ئاوێکی دەبێت بە 1000 نافرۆشتووە بۆیە لە کافتریا ڕێگە پێدراو نییە بەو نرخە ئەگەر ئاوی شوشە بە بۆی هەیە بۆ نرخە بفرۆشێ بەڵێ بە دڵنیاییەوە لە زۆر بواریترا ئەمێتراتی یاسایمە لەگەڵ ئەو شوێنەش کردووە ئەو شوێنانشتا کردووە کاگە لەشکرێسە ینی بۆ نمونە جاروبار فیستیڤالێکەکرێتەوە یاخود پێشانگایەکی کاڵا و شتومەکەکانەکرێتەوە لەمانەشە کۆمەڵێکی زۆر لە کاڵا ناوخۆیەکان و دەرەکیەکان لەلایەنەوە کۆمپانیانی کە دێنە هەرێمی کوردستان بەشدارە بن لەو پێشانگە و فیستیڤالانەدا نمای شەکرەوە خەڵک دەیکڕێ لەوێش نرخەکان چۆن ئێوە چاودێریەکەن چکێسە بۆ نمونە هەر دوور نەڕۆین ئەو پێشانگە نێودەوڵەتیەمانەیە کە ماوەی دە ڕۆژەک لە سلێمانی بەردەوامە بێ چاودێریەکەنی بەڵێ بەنسبەت پێشنگانە دەوڵەتەکانەوە پێشەوەی پێشنگاکە بکرێتەوە لەلایەن ژووری بازرگانی قایمقامەتی سلێمانی ئاگادارەکرێتەوە ئێمە لیژنەی تایبەتمەندی بۆ دانین کە هەم لە ڕووی نرخ و هەم لە ڕووی کوالیتی شۆ بەداخەوە چەندین جارە بۆ ئێمە لە کاتی و عرضکردنی و خواردانەی کە لە پێشنگانە دەوڵەتەکانە عرضەکرێ چەندین خۆراکی بەسەرچوومە دەست بەسەراگرتووە کە ویستراوە لە ناو پێشنگاکە بە نرخێکی هەرزان بدرێ بە هاوڵاتیان بۆیە بەدڵنیایی ئێمە چاودێری وردیە و لایەنانەشەکەین و تیمی تایبەتمان هەیە بەردەوام لە کاتیکردنەوەی هەموو ئەو پێشنگانە دەوڵەتیانە کە لەلایەن ژووری بازرگانی سلێمانی و ئێمە ئاگادارەکرێتەوە تیمی تایبەتی بۆ نێرین هەم لە ڕووی کوالیتی هەم لە ڕووی نرخیشەوە دیارە نرخی زۆر گرنگە بۆ هاوڵاتی بەڵام ئەوەی کە لە نرخیش گرنگتر بێت لایەنی کوالیتی و لایەنی تەندروستیە کە کاریگەری ڕاستخۆی هەیە لەسەر هاوڵاتی بۆیە ئێمە لەو بارەشە چاودێری وردەکەین وڵای خاڵشی گرنگە چکە ڕاستی ئێستا بۆ نمونە لەو پێشانگە نێودەوڵەتیانە ینی زۆرێک لە بانگەوازەکان وهەیە کە زۆر بە کەمتر لەو نرخەی خۆی دەیفرۆشنە هاوڵاتیان و فرۆشێکی زۆریشانەیە ئەگەر ئەم چاودێری وردە هەبێت بەدڵنیاییەوە بۆ ڕووی تەندروستیش باشە بەدڵنیاییەوە ئێمە چاودێری وردیانەکەین نەک ئەوانش کاکە فەرات باسی ئەوەی کرد کە ئەو کاڵانەی کە لە بازاڕاکرێت لەوانەیە لە دوکاندارێکا بیکڕی ڕاستە ئەو دوکاندارە نرخێکی پێ کە لە بازرگانەکەی کڕەوە بەڵام ئێمە لیژنەی تایبەتمەندمانەیە کە بۆ سەررجەم کۆمپانیا و کۆگاکانی خۆراک یان کۆگاکانی کە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە یەک لیژنەی تایبەتمەندمانەیە بەس بۆ حاڵەتە کە ڕۆژانە سەردانیانەکە ماگانە زیاتر لە 150 بۆ 200 شوێن بەسەرکاتەوە کە هەم لە ڕووی نرخ و لە ڕووی کوالیتی شۆ چاودێری ئەو شوێناناکەین بۆیە ئەو کاکفەرات باسی کرد ئەوەی کە گرنگە بەنسبەت نرخەوە دیارە تۆ بێ لە سەر چاوەکۆ بەدەواچوونی بۆکەی بۆ نمونە ئێمە ئێستا مارکێکی برنج
ئێمە پێویستە بچین لەگەڵ ئەو وەکیلەی کە برنجەکەینەتە پارێزگای سلێمانیەوە چاودێری نرخەکەی بکەین نرخەکەی چۆنەگاتە بازار نەک لە دوکاندارێک کە دەفەردە برنجە کرێر بە نرخێکی کرێکە نرخەکەی دیاریکراوە و کە کاریگەری ئەو ستۆی نابێت لەسەر نرخەکە. بەڵێ دەست خۆش کاکە لەشکر دێمە خزمەت جەنابەت. کاگێ فەرادیانی خاڵەشی دیکە کە ئێستا زۆرێک ینی هاوڵاتیان ڕووی تێیەکەن وەکو لەگەڵ کاک لەشکر ئاماژەم پێدا ئەو لە ڕووی سەرپەرشتیکردن و چاودێریکردنی و شوێنانە بۆ نمونەم پێشانگانی و دەوڵەتیانەیە یاخود ئەو ڤیستیڤاڵانەیە کە دەکرێتەوە بۆ نمایشکردنی ئەو کەلوپەل و کاڵایانەی کە هاوڵاتی دەیەوێ بیکڕێ یاخود داخوازی لەسەرێتی. کردنەوەی ئەم جۆرە پێشانگا و ڤیستیڤاڵانە کە ڕاستەوخۆ و بەرهێن یاخود ئەو کەسانەی کە خۆیان کەلوپەلەکان دێنن بازرگانەکان دەیفرۆشنەوە بە هاوڵاتی لە ڕووی نرخەوە بە دیاریکراوی. ئەمانە تا چەند کاریگەرە بن و لە ڕووی ئابووری و لە ڕووی ینی داراییەوە تا چەند گونجاوە کە بەم شێوەیە ئەم جۆرە ڤیستیڤاڵ و پێشانگایانە ڕێک بخرێن بۆ ئەوی کە کاراسانی بکرێت بۆ هاوڵاتیان و نرخیان لەسەر زیاد نەکە. ئەوەی لە جیهانە ڕوو دەدات ئەم جۆرە ڤیستیڤاڵانە دەکرێت بۆ ئەوەی باری خەڵک سوکتر بکات، ینی نرخەکان بە هەرزانتر بێت و کاڵاکانیش باشتر بێت. بۆ نمونە لە مەوسمێکە جۆرە کاڵایەک دێتە بازارەوە بۆ ئەوەی لە بازارە نرخەکەی دابەزێنن ئەو جۆرە ڤیستیڤاڵاتانە دەکەن. بەڵام ئەوانەی کە لە لای ئێمە هەیە من ئەگەر جەنابتانی شو بزانم دەزانن ئەوانەی زیاتر پێشانگانی وڵاتیانەی لەلایەن ئێمە لە وڵاتی ئێمە دەکرێت کەمێکیان هی خۆراکە زیاتری هی کتێبە و هی پیشەسازیە و هی نازانم هەندێک شەریکات و چتی ئەمانەیە. ئێمە ئەو جوتیاری خۆمان وابزانم کاکازاد لە سنووری حەڵەبجەیە ئەگەر ئەو کاڵانی ئەوان ینی پێشکەش بکرێت و لە پێشانگاکانی خۆمان و بتوانن ئەو جۆرە کاڵانە ناوخواانە تەشجیع بکرێت بۆ ئەوەی بازاری هەبێ بڕێی من شتێکی زۆر زۆر باش دەبێت. بەڵام جەنابەت لە پرسیارێکە بە کاک لەشکرت وت کە هەندێکیانە و شت هەیە من بە دڵنیایە من بە جەنابتیش دەڵێم لەگەڵ دوو برادرە چوین دوو قاوەی ئەحتیاریمان خوارد نسکافەیەکی ئەحتیاری دەرچوینە دەرەوە کابرا پێمانوێت 26,000 دەکات. زۆر نازانم بۆ ینی سەبەبەکە چێ تەنها شوێنەکەیە بیان لەبەرەوەی دوو سناپی لێ دەگیرێت و ڤیۆکی تۆزێک جوانە بۆی کە ئەوە ئەمە دەکرێت. بەس بەڕای من دەتوانن یەک شت بکەن تەمانەمانش بە یاسا دەکرێت بەوە نییە بە تعلیمات بکرێت و تۆ بتوانێت مەسەن کاک لەشکریان یان منیان تۆ بتوانین ئەو بازارە کۆنتترۆل بکەیت. شتێکەی پێ دەڵێن باجی ڕاستە و ناڕاستە و خۆیانی لەسەر فرۆشتن تۆ شتێکەکە بفرۆشی باج. ئێمە لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی ترکە تۆ دەچیتە هەردووکانێک شتێک دەکڕی ڕسیدێکت دەداتێ وەستێکت دەداتی لە ئەخیرە دەڵێ ئەمەندە باج تۆ بە حکوومەت دەدەی. ئەمە دوو شت دروست دەکات. یەکەم هاوڵاتی هەست دەکات بەشێکە لە داهاتی حکوومەت و هەستش بە پرسیارەتی دەکات لەمە دوا چۆن پارەکەی خەرج بکات ئەمە یەک و دوو ئەو نوع باجانەی کە هەیە نرخەکەی چەند گران بێ باجەکە دەبێت گرانتر بێت. لەلا ئێمە بەداخە ئەو جۆرە باجەمانە نییە حتاکو ئێستاکە بە تەسەوری من بە یاسا تەنها لەسەر یەک جۆر کاڵا دەستنیشان کراوە کارتی مۆبایلەوەش حکوومەتی عێراقی کردوێتی لەلای ئێمە بڕوان ناکەم ئەو جۆرەمانە هەبێت. تۆ باسی مەشروب و جگەرە کرا لە وڵاتی ئێمە لە کوردستانە لە هەموو جیهانە مەشروب و جگەرە هەرزانترە. من زۆر کەس دەناسم لە وڵاتی ئێمەوە دەچێتە بریتانیا دەتەکە پاکت لەگەڵ خۆی دەبات ئەگەر دەتەکەکە لە گومرگ دەربچێت تیکتی تیارەکەی ئەم سەر ئەو سەری دەرەچێت ینی بەس بەراوردی بکە لە دەتەکەیە تیکتی ئەم سەر ئەو سەری دەرەچێت واتە حکوومەتی بریتانی 300 باجی خستۆتە سەر جگەرە بۆ ئەوی خەڵک جگەرە نەخۆ. لەلا ئێمە وانە کاک لەلا ئێمە جگەرە بە 500 دینار دەچی دەیکرد کامشی کە خراپە احتمالەیە کواڵتیشی باش نەبێت. وەکو کاک لەشکر باسی کرد هەندێکەیە دێت لە لای خۆمان چاک دەکرێت و این دەکرێت. حکومەت چاودێری دەکات و بەڵام تەنها حکومەت بۆکو چۆن دەڵێن چەپڵە بە یەک دەست لێ نادرێت دەبێ هاوڵاتی شاوکار بێتەوە. من ئەگەر هەڵەیەک ببینم بێ ئەوەی من سەر بە چ لایەنێک بم سەربەی هەر شوێنێک بم بۆکو هەستێکی هاوڵاتی بوون من ئەگە غەڵەتێک ببینم تەلەفۆن دەکەم بۆ ئەو لیژنانەی کە ئەوان هەیە دەڵێم کاکە لێرە ئەو تجاوزە هەیە وەرن ڕایگرن یا وەک چۆن جانبە ئەمنیەکە دەبێ هاوڵاتیانیش بەشێک بن بۆ ئەوەی وەزعە ئابوووریەکە بەرەو باشتر بچێت. زۆر باشە منەمێ وەکو دواپرسیاریش بۆ بەڕێستان مامۆ سافەرهات کاکەی وەکو شارەزایەکی بواری ئابووری پێشبینیتان چییە بۆ ئەم ڕەوشەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراق هاتۆتە ئاراوە بەهۆی ینی بەرزبوونەوەی بەهای دۆلار و دابەزاندنی بەهای دیناری عراقی و چونکە پێشتر لە قسەکان تاماژت بۆدا کە یعنی تا ڕادەیەک بەهۆی پەسەندکردنی بودجێ عراق ڕەوشەکە تا ڕادەیەک جێگیری بەخۆوە بینیوە.
لە داهاتووشی نزیکدا ئەتوانین جێگیربوونی باشتر ببینین لە نرخەکانەوە لە ینی هاوسەنگبوونی نرخی کاڵاکان کە ئێستا تا ڕادەیەک بارگرانی بەسەر هاوڵاتیەوە؟ کوردستان بەشێکە لە عێراق یعنی لە ئەڵێ بەسەرێکی کوردەواری هەیە ئەڵێگە لە نزیک ئاگربی پرشت هە پێ دەکەوێت تۆ بەشێکی لەو ئەو بڕیاری لەوێ دەیدات تەسیری لەسەر بازاری تۆ هەیە بودجەکە هاتووە دەیگوژێنێتەوە بە 100 نایبژێنێتەوە لەبەرەوە نرخی دۆلار دەستنیشانکردنەکەی لەلایەنی حکوومەتی عێراقیە دەبێ ئەو دایبەزێنێت بەڵام ئەگە ئەو بەم عقلیەتەی کە هەیە کە جێی گومانە ئێمە وەکو ئابووریناسان زۆر جار ئینمانەیە چۆن دەبێم دەستگایە وەکو بانکی مرکزی سربەخۆ نەپەرلەمان نەحکوومەت نە هاوڵاتی نەتوانێت کاریگەری هەبێ لەسەری بۆی نرخەکەدا بەزێنێ بۆ حکومەی ئەوانە متخصصن لە جانبی ئابووری بەڵام نەک بەو مەرجە بەو دەرەجەیە بێت کە هەموو باری سەرشانی هەموو خەڵک گران بکەن و بەبێ ئەوەی کەسێکیش بتوانێت لێ پیچنەوەیان لێ بکات بەڕای من ئەم مۆزعە بەردەوام لێ بێت 5-6 مانگێکی تر بەڵام بەرەو باش بوونە بەڵام پێت بڵێن بەیانی باشە بێت نەخێر بەلای کەمەوە 6 مانگ زیاتر دەبێت. دەستخۆش کاگ فراس سوپاس دەکەم کاگ لەشکر ینی دوجار ئێوە ئەم کارەتان بەردەوامە بێ و لیژنەکان هەمیشە لە هەوڵدان کە نرخی بازار جێگیر بکەن و تا ڕادەیەک ینی دەستیش بگرن بەسەر و کەلوپەلانی کە جەناب دامەژت پێدا نەشیاون ینی بۆی هاوڵاتی بەکاریان بێنێ. کاری داهاتوتان چۆنە بێت ئێوە تەنها بە ڕێنمایی ئیشەکەن یاخود وەکو کاکفرات ئاماژەی پێدا پێویستان بە هەندێک بڕیاری دیکە لە حکوومەتەوە بۆتان دەرچێت؟ دیارە ئەم بەشێکی زۆری ئەو کارانەی کە کاری لەسەرەکەین لەلایەن ئەنجومەنی وەزیران و بەشێکی زۆریشی بە یاسا ڕێکخراوە بەڵام بەداخۆ ئەتوان بڵێن بە هەموو سێکتەرەکان یاسای تایبەتمەند نییە کە پەرلەمانی کوردستان پەسەندی کردوێت کە کار لەسەرەوە بکرێت بەشێکی بە ڕێنماییە یان بە لیژنەی تایبەتمەند دروست کراوە و کۆنووسی بۆ کراوە لەلایەن بەڕێز پارێزگای سلێمانی و پەسەند کراوە بۆ بە بڕیار و لە شوێنە گشتەکان جێبەجێکرێت دیارە کاری ئێمە پێشینەی لە ئێمە کاری پێشینەی ئێمە عفو ئەوەیە کە چاودێری وردی بازار و شوێنە گشتیەکان کەین لە ڕووی سەلامەتی و تەندروستی و کوالیتیەوە و لە ناویشیانە کە نرخ ڕاستخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوەیە چاودێری نرخین لەسەر هەموو و کاڵاو خۆراکانەی کە هەیەتە پارێزگای سلێمانیەوە کە ڕێگری بکەین کاری قۆرەخکاری بکرێت لە ئێستاشە کە نزیکە بینەوە لە مانگی ڕەمەزان کە بەداخۆ هاوڵاتیان لە سەرەتای ڕەمەزانە بە بڕێکی زۆر سەردانی بازارەکانەکەن بڕێکی زۆر کاڵاو شتومەگەکڕن کە ئەوەش کاریگەری ئەبێت لەسەر جوڵەی بازار کە وازان ئەو کەلوپەلان لە بازارە نابێنێ ئێمە بەوردی چاودێری بازارەکەن ڕێگە ناین لە کۆمپانیەکان و لە کۆگاکان نرخ لەسەر هاوڵاتی گران بێ ئەوەی کە پەیوەندی ڕاستخۆی بە خاوەنی کۆمپانیەکەیان ئەو شوێنانەوە هەیە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە نرخی دۆلارەوە هەیە دیارەوە لە دەسەڵاتی ئێمانیە ئێمە بەرامبەر بە نرخی دۆلارەکە پێویستە خۆگونجانی لەگەڵا بکەین. دەستخۆش سپاس بۆرێک لە میانە بەڕێزەکان کاک لەشکر حەمید سەرۆکی لێژناو بەشەکانی قایمقامی سلێمانی کە لە سۆدیۆ لەگەڵمان سپاس بۆ مامەستا فەرات کاکی شارەزای ئابووری کە لە سۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانمان بووی. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.